بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر، میوانە بەڕێزەکان زۆر بەخێر بێن سەرچاوان. دیارە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لە مەراسیمێکی شایستەدا ڕێزلێنان لە ژمارەیەک لە مامۆستا و لە فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر دەنێت. بەم بۆنێوە بەر لە دەستپێکی مەراسیم وەک هەموو جارێک و هەموو کاتێک لەگەڵ سرودی نیشتیمانی ئەی ڕەقیب دقیقەیەک دەوەستین. بەناوی خوای گەورە و میهرەبان بەخێر بێن. مامۆستایان پێمان باش بوو ئەوڕۆ وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر ڕێز لەو بەڕێزانە بنین کە خزمەتێکی زۆریان بە پەروەردە پێشکەش کرد بوو لە ماوەی کارکردنیان کە پێکەوە کارمان کردێ زۆریان ئەوانەی ئەمن شتەکان لە بۆ نووسیە بەس پابەند نابووم بۆ مۆزوعی زیاتر بە قسەکەی وا دەکەین کە وەکو یەک عایلین ئینشاءڵڵا. بەڕاستی خانەنشین بوون ئەویش یەکێکە لەوانەی کە ژیانێکی تکەیە کە دەست پێ دەکاتەوە فەرمانبەر پاش ئەو خزمەتانێک کە پێشکەشی کردووە بە وڵات و نیشتیمانەکەی خۆی. ئێمەش لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر وەکو دیوانی بەڕێوەبەرایەتی گشتی ئەو بەڕێزانەی کە ئێستا لێرە دانیشتینە کە خانەنشین بوون خزمەتێکی زۆریان بە پەروەردە پێشکەش کرد. جێی دەستان دیارە و ڕۆیشتنی ئێوەش بەڕاستی زۆر جارە هەبووە کە فکرم لە هەندێک لەو برادەرانە کردەوە ساڵانە کەم کارم لەگەڵ کردینە چۆن بەخۆم 31 ساڵەکە لە پەروەردە لە گشتی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێرم لەگەڵ زۆربەتان لە نێزیکەوە کارم کردیە ئەلحەمدوللا تاکو ئێستاکە. ئەگەر هەندێک برین شتی تایبەتیش هەبی بەڵام بە کۆی گشتی علاقەش عایلیمان هەبوو لەگەڵ یەکدری. لێرە ئەم ناتوانم برێم وەڵڵی پێ نیگەران نیمە، بەڵێ زۆر پێ نیگەرانم کە چەند هاوکارێکی خۆم ساڵانێک پێکەوە خزمەتمان کردیە ئەو ڕۆژ بەسەر بڵندیەوە لەگە یەک کۆبووینەوە دەتوانم بڵێم ئەو ماوەی ئەگەر هەر کارێک هەر شتێک هەبوو بی زیاد لە پێویست لەگەڵتان بەکارمانی نابیان پێ نیگەران ببن داوای لێبوردنتان لێ دەکەین. گەردەنیشمان ئازاکەن ئەم گەردەنی هەموو ئازا کردێ بیدایەتی چونکە ئەوە حیاتە سنەت الحیاتە هەروا دەڕوا. ئەوە نییە ئینسان کە تەقاعود بوو برێ وەڵای ئەم تەقاعود بووم خەلاص ژیانم کۆتایی پێهات نەخێر. ئەویش برین چینەچیت کێ دەتانی ئەتوو محاولاتی خۆت بکەی و زۆریشی لەسەر تااقەتن الحەمدوللا گەنجن ئیوێنی نەبرێن کەت بنون یان خوا نەخواستە نەتوان کاریت کە بکەن و چاویشمان لەوەیە سەرمان لێ نەبڕن. ئەوڕۆم لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکانیش کۆبوونەوەم هەبوو کە لە دانیشتنەکەی بەڕاستی کە باسم کرد یەک لەوانە باسی ئەو بەڕێزانم کە خانیشین بوون دەرکەیمە هەردەم کرایتەوە لە بۆتان. هیچ کاتێک فکر لەوەی نەکەنەوە بیر لەوەی بکەنەوە برێن وەڵڵاهی ئەمە لە دیوانی بەڕێوەبەرایەتی گشتی نەماین کە چوین نەخێر دەرکەی من پێش هەم کەسشی لە بۆتان کرایتەوە. چ کاری خۆتان ئی منداڵتان خزمتان هەر کەسێکتان هەبوو ئەم لە خزمەتتان داما بەبێ دوو دڵیش بەبێ فکرکردنەوەش فکر لە هیچ مەکەنەوە دەرکەی من کرایتەوە لە بۆ کەس نەکرایتەوە لە بۆنگۆ دەکرێتەوە لەسەر پشتە بەبێ ئەوەی مەوعیدم هەبی لەگەڵتە. و ئەو ماوەی کە لەگەڵ زۆربەتان لە نێزیکەوە کارم کردیان بەڕاستی ئەمن دەتانە برێم چەند هاوکارێکی زۆر باش لە دەستە من چوو
کە پێویستم پێی هەیە لە بۆ بەڕێوەبردننی کارەکانمان. بەس ئینشاءڵڵا واتان کردیە هەر کەس لە جێ خۆی بەدیلەکی لە بۆ پەیداکردنی لە بۆ جێ خۆی، خاستن ئەوانەی کە شوێنی کارکردنی فەنینە زیاتر. تاکیدیشم وەتان کردیە چونچ یانگۆ لەوەی گەورەترن کە نەتوانن خەڵکەکی بەدیلی خۆتان دانابی لەو شوێنانێک کە چۆن بەڕاستی ئەنگۆ زۆر بەتان هەم مامۆستانە هەم کادیری ئیدارینە کە سوودتان لێ وەردەگرین. هەر بەو مناسبەیەوە ئەمە پێمان باش بوو، سوپاسنامەیەکمان ئامادە کرد بوو کە ئەوە کەمترین شتە بتانین بەرامبەر بەڕێستان بکەین. دەبی لێشمان قبولکەن لە ڕووی ئیمکانیەت و لە ڕووی مادیەوەش ئاگاتان لە وەزعەکەی هەبوو، نەکو شتی جوانتر و باشتریشمان لە بۆتان ئامادە دەکرد. وە کاتی کە پێشم گوتن هەر کاتێک کارتان یان ئیشەکتان لە لای من هەبوو ئەم وەکو برایەک لە خزمەتتاندا دەبوو. و ئەو قسەی کە دەشکەم ئی قسەکردنی بەس تەنها ئی زمانی ئاگا لێبی. خوا دەزانی مچینە ئێستا کە بە ئیحرازیەوە لە هەندێک مەوزوعی دەڕوان، هەندێکی هەیە زۆر برادەرمە، هەندێکی هەیە زۆر لە من نێزیکن کە لێرە دانیشتینە. ئینسانیش کە خۆشەویستەکانی خۆی خاستن لە ناو ئیش لێ دوور دەکەونەوە هەندێک پێنی گێران دەبی، زۆر جارەیە زمانیش ناتانی هەندێک وەسف بدا لە بۆ مەوزوعی. لۆیە پێم باش نییە زیاتر لەوەی وەختان بگرم. دەتانم برێم ژیانێکی نوێ دەست پێ دەکەن، پیرۆستان بی، ئینشاءڵڵا خێری لێ دەبینن، کوو لە کارەکان بەردەوام بوون لەو ژیانەی کە پێشترتان ئینشاءڵڵا بە سیحەتێکی باش، چۆن سیحەتیش یەک لە ڕزقە باشەکانە، ئینشاءڵڵا سیحەتێکی باشتان دەبی، یەکدریش دەبێت تەمەنەکی درێژیشتان دەبین ئینشاءڵڵا. هەتا لەوێن دەریش بم ئەو فترەیەی ماڵی خۆتانە، هەر وەکو کاتی خۆتانە، هەر کەسێکیش پێی خۆش بوو بێ ئەم لە خزمەتیدا دەبم، ئیشی ماڵی خۆشتە بوو، منداڵی خۆشتە بوو، وعد ئەمن تەقسیر لە بۆ پێنەکەم لە دەرەی وەزیفەکەشم لەگەڵت بوو، ئەوەی بەم بکرێ. سوپاستان دەکەم، گردنمان ئازاکەن، گردنیشتان ئازابی، ئینشاءڵڵا بە ساغی هەر دەتان بینەوە، بەسەر بڵندی کوسەر بڵند بوون خۆشترین شتەوە بوو. ئەو ڕاندەکەم تەوقیع دەکرد ئەوانەی کە ئەستۆ پاچی جوانترین شتەوەی ئینسان بەسەر بڵندی کە جێیەکانی خۆی بەجێ دێری، هەر ژیانی ژوا بووە. ئەمەش ڕۆژێک لە ڕۆژان خەڵکەک دێ بەجێمە وەنیا دێ ئەوە خواحافیزی لەمە دەکا. لە وڵاتیمە هەندێک جارەوە مۆزوعاوە نەکو با پێت برێم کە تەقاعود بوو ژیانەکیت کە دەست پێ دەکا. ئەمە سوپاستان دەکەم. ئەگەر هەر کەم کوڕێک لە من هەبوو ئەو فترەیە چ لە مەعاو مدیر عام بووم پێشتر، چ ئێستاش کە مدیر عامم کە ساحێبی قەراری یەکەمی ناو گشتیمە، هەر کلێیەک هەبی بڕواتان هەبی، هەر قەرارەکەم داوی لە مەسلحەتی عام دایتم، هیچ برادێک فکر لەوەی نەکاتەوە ئەو قەرارانێک کە ئەمن دابم مەسلحەتی یان فکرێکی یان خوا نەخواستە باگراوندێکی خراپی لە پشت ببی کە قەرارەکەمدایە، قەرارەکان زیاتر بە دیڕاست دایتم. هەر کەسێکیش دڵم هێشاندبی داوای لێبوردنی لێ دەکەم، تاکیدیشم دڵم نەهێشاندینە، چۆن ئەگەر ئیشت کرد کە مەسئولیەتە لە دەست بوو، هەندێک کەسێ مچینە مەساڵحی لە مەوزوعەکەی نابی ڕازی نابی لە دەسەڵاتت، بەس ئەوەی پێم کرابی ئەو فترەی بڕواتان هەبی مەحاوەلەم کردیە بە باشترین شێوە، بە جوانترین شێوە لەگەڵ ئەو برادرانەی خۆمە تەعامل بکەم. ناخۆشیش دەبی، جار هەیە عاجزبوونێکیش دەبی لەوەی کە ئەگەر لە منتان زانیبی ئەم داوای لێبرنتان لێ دەکەم. تاکید بن هیچ شتێکم بە نیەتی خراپ نەبووە لە بەرامبەر هیچ کەسێکی، و تاکیدیشم لە خۆم قەتیش فکر ڕۆژێک لە ڕۆژان فکرم لەوەی نەکردەوە شتی شخصی بەکاربێنم لە ناو ئیشی خۆم. تۆ شتی شخصی فەرقی هەیە یان ئەجندای شخصی خۆم هیایشتە ناو کارەکان،
زۆر جار هەبووە یەک دوو برادە لێرکانە بۆ مناقەشەی توندیشم لەگەڵیان کردێ بەس فی سەبیلی مەسلحەتی عام بووە. مهم بە کۆی گشتی ئەوەی کە قسەکەی دەمەوێت برێم لەو کەلیمەیە خڕدەی بتەوە کەس وا تێنەگاتن ڕۆژێک لە ڕۆژان کە کارمان کردبی لە بۆی کردمان خوا نەخواستە لە ئاستی یەکەکی بین نەخوارێ تاکید بە لە مەسلحەتی عام بووە. ئەمە سوپاستان دەکەم ئینشاءڵڵا مۆفەق دەبن بە تەندروستیەکی باش یەکدریش ئینشاءڵڵا دەبینەوە مچینە میش تەقاعود من ئەوجا ئەو دەمیوەرن ئەنگۆ خواحافیزی دەبم بکەنەوە. دەستان خۆش بی سوپاستان دەکەم. ئەمڕۆ لە پای خزمەتی ئەو کۆمەڵە فەرمانبەرەی کە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کاریان دەکرد وەکو وەفایەک بۆ ئەو خزمەتیان کە هەیان بووە هەستاین بە پێدانی ڕێز و سوپاس بۆیان لە پای ئەوەی کە خزمەتێکی زۆری پەروەردەیان کرد و لە دیوانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر نزیکەی 6 فەرمانبەرمان خانەنشین بوون کە ساڵانیشی زۆر خزمەتی زۆری پەروەردەیان کرد بوو بۆیە بە پێویست و زەڕورمان زانی کە لە پای ئەو خزمەتیان و وەک وەفایەک بەرامبەریان کە ڕێز و سوپاسیان ئاراستە بکەین و دەستخۆشیمان لێکردن و هیوادارین بە تەندروستێکی باش ژیانی خۆیان بڕێوە بن هیوای سەرکەوتنمان لەو خواستن کە چۆن لە کاتی دەوام بەو شێوەیە کە کاریان دەکرد لە خۆبردووی کاری باشیان تەقدیم دەکرد لە بۆ ئەو هاوڵاتیانی کە سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی ئینشاءڵڵا تەندروستیشیان هەروە باش دەبێ داوای تەمەندرێژیان بۆ دەخوازی. بۆ ماوەی 20 ساڵ کارم کردووە وەک مامۆستا لە قوتابخانەی کاروان و جمهوری و دوایی کارم لە پەروەردەی پیشەیی بوومە. ئەو چەند ساڵی خزمەتم کردیا زۆر شتی جوانمان پێشکەش کردیا من و هاوڕێکانم. ئێستاش لە مەراسیمێکدا کە خانەنشین بووین زۆر سوپاسی پەروەردەی گشتی دەکەم کە بەو مەراسیمە هەستا ڕێز لێنانی لێناین. زۆر سوپاسی مامۆستا لوقمان دەکەم کە بەو ئیشە هەستا دیارە پاش خانەنشینیش بەرنامەمان هەیە بۆ خۆمان کاری خۆمان جێبەجێ دەکەین دەست بە ژیانێکی نوێ دەکەین. ئیشی من ئەوە بوو وەکو دیزاینەر لە بەشی شانۆ بوو کۆڵەم دروستە کرد هەروەها لە قوتابخانەکانیش زۆرە گەڕام بە تایبەتی لە باخچەکان نمایشی هەندێک شانۆگەریمانە کرد شانۆگەریەکانیش هەمووی یعنی تعبیری لە ئەوەیە کرد هەموو ڕێنمایی بوو ئامۆژگاری بوو بۆ منداڵە خۆشەویستەکان و پەپوولە خۆشەویستەکان. ئێستاش ئەمڕۆ بە بۆنەی ئەوەی کە خانەنشین نەکرێم بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر مامۆستا بەڕێز مامۆستا لوقمان ئەم مەراسیمەی بۆ ئێمە ئامادە کرد کە لە مەراسیمەدا سوپاس و ڕێزلێنانی پێشکەش بە ئێمە کرد و ئێمەش زۆر سوپاسیەکەین هیوادارم سەرکەوتوو بن.